تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ نەفەرەکە کە وەردەگیرە ئەبووە ئەو کوڕە سوودیە وەری بگرێت دوو سایە بۆ خەڵکی کەرکووکن حرە بن ئەوان دایان بن هەتا بەغدا. ئایا تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ دەچێتە خانەی تاوانەکانی جەنۆساید؟ جرقة هتاب ميادين وهجينا سيس جاري ها مفروضة. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لە کوردستان بوسا لە پرۆگرامی تاوان و سزا. سلااو ڕێز من بژاردیلا. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێکاتووە لە دادوەر دکتۆر محەممەد ڕەکانی. هەروەها لەگەڵ ڕائید سەردار فازڵ بەڕێوبەری نووسنگی هەولێر بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بەخێربێن. پێشەوەی بچینە سەر بابەتەکە سەیری ئەو ڤیدیۆ دەکەین ئینجا گفتوگۆ لەسەر بابەتەکە فەرمووی. کاتێک لەلایەن هەندێک کەسەوە مرۆڤ وەکو کاڵایەکی بازرگانی تەماشای دەکرێت و بازرگانیکردن بە مرۆڤ دەکرێت، ئیتر ئەو ڕەفتارە دەبێتە تاوانێک و یاسادانەران یاسای تایبەتی بۆ دادەنێن و سزای بۆ دیاری دەکەن. بازرگانیکردن بە مرۆڤ چەندین جۆر و ڕێگەی ئەنجامدان و سیمای تایبەتی هەیە. بۆ نمونە لە سەردەستی ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو داعش لە دژی ژنان و کچانی یەزیدی تاوانێکی دیجە مرۆڤایەتی وەرگرت و لە بازاردا کڕین و فرۆشتنی پێوە کرد. بازرگانیکردن بە مرۆڤ دیاردەیەکی قیزەون و تاوانە. یەکێک لەو توێژانەی ئەم تاوانە یەخەیان دەگرێت ئەو کرێکارە بیانیانن کە بە مەبەستی ئیشکردن ڕوو لە وڵاتانی دیکە دەکەن، بە تایبەت ئەوانەیان کە وەکو خزمەتکار لە ماڵەکان و لە کۆمپانیاکانی کەرتی تایبەت کار دەکەن. زۆر جار دەکەونە داوی قاچاقچیانی ئەم بوارە کە تەنیا بۆ بەدەستهێنانی پارە کەسانێک دەکەن بە قوربانی. ڕاستە کۆمەڵێک کەس هەن کۆمەڵێک کەسی نابەرپرست کە ڕەنگە لەو ڕێنماوی لەو چوارچێوێ دەرچوونە ڕەنگە کۆمەڵێک کار بکەن کام حکوومەت یاریێمی کوردستان بە پێی ڕێنمایی مەمنوع ئەو کارانە بکرێت و هەم بە پێی ڕێنمایەکانی دووەلیش کە ڕەنگە کۆمەڵێک کار دەکرێت کە جێگای قبول نییە و ڕێگە پێدراو نییە کە بەداخەوە ڕەنگە سومعی بەشێک لە کۆمپانیە باشەکانی هەرێمی کوردستانیش بەو شێوازە ناشیرن دەکرێت چونکی ئێمە کارەکانمان کارێکی مرۆییە، کارێکی ئینسانی یارمەتی کۆمەڵە خەڵکدن کە بێکارە دەستی کاری ناوخۆ بە ئیش دێخین جگەلەوەی دەستی کاری بیانیمان هەیە سەدان کەسمان هەیە کە لە ناوخۆ بە ئیشمانێ خستێ و ئیشی لەسەر دەکەیت. بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی کار ژمارە 2 ساڵ 2015 کە دەرچووە سەرجەم کۆمپانیەکانی بۆری دەستیکار بەو ڕێنمایە دەبێت کار بکەن، بەڵام کۆمەڵێک کەس هەنا کە لە خارجی ئەو ڕێنمایەکان وەکو باسم کرد ئیش دەکەن کاتێک کە کۆمەڵە کرێکاردێن کە مەسەرەن ئەگەر باز بکەی ئەو هەموو کرێکارە زۆری کە ئێستا لە کوردستانی هەموو کۆمپانیەکانی بۆری دەستیکار نەهینە سەدان کەس هەیە کرێکاری بە ناوی کۆمپانیا و بەرهێنانە بەیان بە هەر ناوەچکەبی داخل کردیە کەچی لە هەمان سیفەتی کۆمپانیەکانی بواری دەستیکار ئیشی کردیە. سەبارەت بە کرێکارانی بیانیش لە هەرێمی کوردستان جگە لەو کەسانێک کە لە ڕێگەی یاسایی و ڕێگە پێدراوە دێنە ناو هەرێم کەسانێک لە شارەکانی دیکەی عێراقەوە کەمینیان بۆ کرێکارە بیانیەکان دانا و بە قەول و بەڵێنی بریقەدار و مانگانەی باش دەستیان بەسەردا دەگرن و بەرەو پارێزگاکانی خوار و عێراق و بەغدایان دەنێرن کە لەوێ تووشی ئەم جۆرە تاوانانە دەبنەوە کە دەچنە خانەی بازرگانیکردن بە مرۆڤ کە زۆر جار چارە نووسیشیان دەکەوێتە مەترسیەوە. ئەم کەسە تاوانبارێکی ناوباندێکی بازرگانیکردنی مرۆڤە کە بە قسەی خۆی تا ئێستا بەدایان کەسی بیانی بە بیانووی کار بۆ بەغدا ناردووە کە بەشێکی زۆریان تووشی چارەنووسی خراپ بوون. سەرەتا کەسێکم ناسی لە هەولێر بە ڕێگە زغانایی بوو داوای ئیقامە لێ کردم کە ئیقامە یارمەتی بدەم ئیقامەی بۆ نوێکەمەوە تازە داخلی لە هەولێر بوو وڵی تر لەگەڵ ڕۆشتم ئیقامە شتەکانم بۆی تەواو کردەوە دوای وتی وەرە نەفەر بێنی منیش ئینگلیزیم نازانێ لە ڕێگای برادێک تەرجمەی بۆ دەکردم چەند جۆرە پاسپۆرتێکی بۆ ناردم من هەڵسان بە وەرگرتنی ڤیزەکان چ لە ڕێی پارێزەر بێت چ لە ڕووی کۆمپانیا بێ ڤیزەکانم بۆی وەرگرت ئیتر دوای هەڵسان بە دابینکردنی تیکیتەکان نەفەرەکانمان هێنا بۆ ئێران ئەلێرە دامان بە چە شەریکێک ئیتر دوایی وای لێ هات خەڵکی کەم ناسی دووسێ کەس کە عەرەب بوون هەن داوای زانیانەوەی شێ دەکەم داوای نەفەریان لێ کردم کە نەفەریان بدەن من لە ڕێگای کوڕێک کە بە ڕێگە سووری بوو
تعرف لەگەڵەوە کردوتی من دەتوانم ویزە بۆ دابینکەم هەر وڵاتێک کە تۆ بدەوێ ئەوە بۆ ئەو حرەبانە پاسپۆرت و شتیان بۆ دەناردم داوای ویزایان دەکرد میش هەڵستان بە دابینکردنی ویزەکە ئەوان نیشتەکیتەکەیان دەکردن نەفەرەکە لە ڕێگە فڕۆکەخانەی هەولێر سلێمانی داخل لەبوو نەفەرەکە کە وەردەگیرا ئەبووە ئەو کوڕە سووریە وەری بگرێت تەسمیلی منی دەکرد منیش بە گوێرەی داواکاری وان خواستیوان شوێنەکان دەگوت نەفەرەکانم بۆیان دەگوت دوو سایە بوو خەڵکی کەرکووکن حرەبن ئەوان دایان برن هەتا بەغدا لە بەغداش 4-5 کەس هەیە ئەوانە مسکە نەفەرەکان وەردەگرت ئیتر جاری دووەم بە هەمان شێوە پاسپۆرتیان دەنا جاری وا بوو نیپاڵی بوو هیندی بوو هەر جارێ زۆرە بابەتێک بوو ینی جنسیت جیاواز بوو هەموو ئەو نەبرێ بەس نیپالی بە هندی بێ ئەنواعیان دەنا ئەمە تەنها ویزەکەم بۆ وەردەگرتن و ئیتر دوای ئیشەکە ئاخر ئێراوە هەبوو ئیستفادەکەی من لێرە لە ویزەکەیدا بوو ئەوان کە دەیان فرۆژ ئەوان مثلەن بۆ نمونە نەفەرێک ئەوان کە دەگەیشتە بە هەولێر $4,000 ڕاوە دەستا بە 300 تا 500 دلاری دایانگواستەوە بۆ پارێزگاکانی دەرەوە هەرێم ئەوان دایان فرۆژ لە بەغدای زانیاریم هەبوو بە 8,000 بە $10,000 نەفەرەکانیان دەفرۆش جاری وا هەبوو نەفەر ئەوەی سەفارەتی هەبە لە بەغدا مەسەلەن بۆ نمونە هندستان ئەندەنوسیا کچەکان کە لەوێن دەرێ ئیشەکان بە ماڵەکە خراپ بوون ڕیان دەکرد بۆ ئەو کەسوولخانەی کە ئی خۆیان بوو پرسیار ئەوەیە کاتێک ئەو کرێکارە بیانیانە تاوانێکیان لە دژ ئەنجام دەدرێت و تونند و تیژیان بەرامبەر دەکرێت یاخود ئەندامێکی جەستایان لێ دەفرۆشرێت لایەنەکانی پەیوەندیدار چۆن لە ڕێگەی جێبەجێکردنی یاساوە سەرەدەرێ لەگەڵ ئەم دیاردەیە دەکەن و لەگەڵ قاچاقچیەکان بەرە ڕوو دەبنەوە و دەیان دەنە دەستی یاسا بەڵێ کاکسەر دەتوانی بە کورتی باسی ئەو کەیسەمان بۆ بکەیت سەبارەت بە کەیسە ئەم کەیسە ماوەیەکی زۆر پێش ئێستا کە ئەو سپۆنسەرانەی کە ویزیان بۆ کەسانی بیانی وەردەگرت بۆ سەردانیکردنی هەرێمی کوردستان یاخود بە بەمبستی کارکردن بوون لە هەرێمی کوردستان دوای 4 مانگ وەزارەتی ناوخۆ بۆ هەر سپۆنسەرێک کۆدەکەی ڕادەگرێت تاوەکو چارەنووسی تەواوی کرێکارە بیانیەکان دیاری دەکات ئەو کات دەتوانێت بەردەوام بێ و لە کارکردنی خۆی ئەوانەی کە ئەدەیانهێنن سپۆنسەر ئەو کەسەیە کە دەبێتە سپۆنسەری هەر کەسێکی بیانی بە مەبەستی وەرگرتنی ویزە دوای ئەوەی کە بەدواداتنی زۆر لەسەر لیستەکانمان دەکرد بۆمان دەرکەوت هەندێک کەس لە فڕۆکەخانەکان دەرچوونی نەکردووە واتە لەناو هەرێمی کوردستان ماوە لە هەمان کات کە نووسراومان ئاڕاستەی بەڕێوەبەرایەتی نیشتنگی هەولێر دەکرد بۆمان دەردەکەوت کە ئەو کەسانە کارتی نیشتنگییان دروست نەکردووە بۆیە ئێمە ناچار دەبوون بە نووسراوی فەرمی ئاگداری وەزارەتی ناوخۆ بکەین ئەوانیش یەکسەر ڕێگەیان پێدەدەن کە سپۆنسەر بدەینە دادگا و کەیسێکی تایبەتمان بۆ سپۆنسەرەکە دەکردەوە کە لەسەر ئەوەی کە کەسەکە دەرچوونی نەکردووە و کارتی نیشتنگی بۆ نەکرایە و یان دەبێت لە ناوەی هەرێم بیان دەبێت دەرچوو بیتن لە هەولێر بە ڕێگەیەکی قاچاق ئەوە بوو ماوەیەکی زۆر کارمان لەسەر ئەو بابەتە کرد بۆمان دەرکەوت چەند ناوێک هات ناوی کەسێک هات کە بەڕگەز سووریە ڕگەزنامەی سووری هەیە بۆمان دەرکەوت کە ئەوە کەسی سەرەکی ئەو باندەیە دوای بەدواداتونێکی زۆر ماوەیەکی زۆر چەندجار وێنەمان بۆ هات کە بەردەوام وێنەکان دەگۆڕا کەسەکە شێوەی خۆی دەگۆڕی دوایینجار توانیمان ئەو کەسە دەگیر بکەین دوای ئەوەی کە داخلی ناو بە فرمانی بەڕێزدا دوای لێکۆڕینەوە داخلی ناو مۆبایلی ئەو کەسە بووین بینیمان کە ئەو کەسانەی کە چارەنووسیان نادیارە لە ناو لیستەکانی ئێمە ئەوانە ڕەوانەی بەغداد کراون ئەوەش بۆمان دەرکەوت کە لەگەر چەند کەسێکی دیکە بەشدار بووە ئێستا هەمویان جیراون ئێستا هەمویان جیرانی و ڕاستەخۆ بڕیاری بەڕێزدا دوای لێکۆڵینەوەمان وەرگرت سەبارەت بە کەسەکانی تر وە توانیمان دەستگیریان بکەین و هەروەکو خۆشتان گوێتان لە تۆمەتبارەکە بوو کە باسی ڕێکارەکانی گواستنەوەی ئەو کەسانەی کرد کە چۆن دەیان گواستنەوە بۆ بەغدا و لەوێەوە دەیان فرۆشن و بۆ بەدەستێنانی پارەیەکی زیاد باش کاکسەدا ئێوە کارەکانتان لە چارچێوەی چ تاوانێکی بازرگانیکردن بەڵێ سەبارەت بە نووسنگی بەرگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە تەواوی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کاری ئەو نووسنگەیە ئەوەیە کە لێکۆڵینەوە بەدواداچوون لەسەر کیسەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بکەن و هەروە هەر
کیسێک هەست کرێکاری بیانیەوە مەرجنیە کرێکارزیانی هەر کیس هەر بابەتێک کە بکەوێتە چوارچەوەی بازرگانیکردن بە مرۆڤ و هەروەها بە دوواداچوونی هەر کەسێکی بیانی کە دێتە هەرێمی کوردستان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەرایەتی کار و بەڕێوەبەرایەتی نشینگەی پارێزگاکان هەروەها دابینکردنی شوێنی حەوانەوە بۆ کەسانی کە گومان دەکرێت قوربانی بازرگانیکردن جەنابی دادوەر لە کوردستان بەچی هەسایە کار دەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس کاک بژار و سپاسی کاک سەرداری دەکەم کە ئامادە بوون بەڕاستی مەسلەی بازرگانیکردن بە مرۆڤ بەپێی ئەو ئیتفاقیاتی دەولی و بەپێی ئیتفاقی بالێرمۆ کە لە 2000 ئەواژوکرایی نەتەوەیە گرتوەکان هەموو ئەو وڵاتانە کە یاسایەکی تایبەتیان دەرکرد بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق لە ساڵی 2012 یاسای ژمارە 28 دەرچووە ئەو یاسایە لە دەرەنجامی ئەو پرۆتۆکۆلە دەرچووە کە باس لە شێوازەکانی بازرگانیکردن بە مرۆڤ دەکاتن و لە کوردستانیش لە 2018 بەپێی یاسای ژمارە 6 هەمان یاسای لێرە نەفازی بۆ کرا کە جێبەجێ دەکرێتن ئەمە بەپێی ئەو یاسایی کە ئێستا هەیە یاسای بەرەنگاربوونەوەی نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤە بەڵام ئێمە پێش ئەم یاسایش کە لە کوردستان چونکەمە لە 2018 لێرە نەفازی بۆ کرا بەڵام ئێمە بەپێی یاسای سزاکانی عراقی ژمارە 111 ساڵی 69 و بەپێی قانونی بەغا ساڵی 88 ژمارە 8 هەروها بەپێی دەستوری عراقیش کە لە مادەی 38 باس کراوە کە تەحریمی مەسلەی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەعمالی قەسری و تیجارەت بە ئافرەت ئەوانە کراوە ئەمانە هەموو یاسایەکن لە کاتی وەکو بڵێن کەیسێکی ئەو هادێتە پێش دادگا تعاملی لەگەڵ دەکرێتن و ئەم یاسایی کە یاسای ژمارە 28 ساڵی 2012 عراقیە و لە کوردستانیش نەفازی بۆ کراوە جێبەجێ دەکرێتن یاسایەکی گشتگیرە لە هەموو مەجالەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە ئیش دەکاتن کە لە سێ بوارەوە ئیش دەکات یەکێکیان ئەوەیە کە چۆن ئێمە یەکەمی جار خۆمان بپارێزین ویقایە لەو تاوانانەوا بکەین کە ئەم تاوانە ڕوونەداتن وا بکەین کە ئەم مرۆڤە نەبیتە زەحیە لە بەردەست ئەم تاجرانە و بەشی دووەم ئەوەیە کە ئێمە چۆن سزای ئەو کەسانە بدەین کە هەڵەسن بەو تاوانە و بەشی سێمی ئەو یاسا بریتە لەوەی کە چۆن ئێمە ئەو قوربانیە بگەڕینێن ناو کۆمەلگا جارێکی تر والێ بکەن ئیعادەی تەهیلی نەفسی و ئیجتیماعی و کۆمەڵاتی بۆ ئەم کەسە بکەین یعنی هەر سێ بوارەکە لە خۆ دەگرێت ئەم یاسایە لەو بوارە یاسایەکی زۆر گرینگە چونکە ئەگەر سەیری یاساکانی عراقی بکەن هیچیان باس لەوە ناکەن کە ئێمە چۆن خۆمان لە تاوان بپارێزین جنابتان ڕئیس لە ویقایەکە چی بکرێت ویقایە دەستنیشان کراوە ئەو لیژنانە ئەمانە هەمووی ڕێکارێکی زۆر دانراوە بۆ مەسەلەی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان هۆشیارکردنەوەی ئەو خەڵکانەی کە تعامل لەگەڵ ئەم خەڵکە دەکەن وەکو کرێکار یانی شوەکو هەر کەسێکی تری کە بیانی دێتێرە ئیش دەکاتن ئەمانە شێوازی هۆشیارکردنەوەی ئەو خەڵکە بە ماف و ئەرکەکانی خۆیان و شارەزاکردنیان لە یاسایەکان کە یاسا ڕێگە ناداتن کەسێک بچە و سێنرێتەوە یانیش مافی بخورێتن یان ئەوەی کە استیغلال بکرێتن بۆ مەسائلێکی تر غەیری ئەو بابەتەی کە بۆی هاتووە چونکە ئێمە ئەزانین ئەم خەڵکانە لە دەرەوە کە دێنن بۆ ئەوەی کە ئیشوکارێک بکاتن یانش بە ناوی دامەزراندن لە شوێنێک لە کۆمپانیایەک لە ماڵێک بەڵام کاتێک کە دێتە ئێرە یانیش پاشان سەیرەکاتن کە بۆ کارێکی تری بەدڕەوشتی یانیش بازرگانیکردن بە پارچەکانی لەشی ئینسان بەکاردێت یانیش بۆ چەندەها وەسائلی تر هەیە کە پێ دەڵێن استیغلالی مرۆڤ بۆ چەند مەرامێکی غەیری قانونی بۆی ئەمانە هەمووی پێویستی کە ئەرکێکی زۆر دەستنیشان کراوە لەو قانونە بۆ ئەوی وا بکەین ئەم تاوانە ڕوونەداتن و پاشانیش ئەگەر ڕوویدا چۆن چارەسەری بکەین ئافارەکانی دەستخۆش ئێستا باسی جۆرەکانی حەز دەکەم کاک سەردار زیاتر چه شێوازێک لە بازرگانیکردن بە مرۆڤ لە کوردستان بینراوە سەبارەت بە شێوازەکانی بازرگانیکردن بە مرۆڤ جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ دیارە فرۆشتن بە کۆیلەکردن دەرۆزە پێکردن بەکارهێنانی ئەندامەکانی جەستەی مرۆڤ ئەوەی کە لە کوردستان زۆر بەرچاو دەکەوێتن کاری بە زۆرە ملەیە کاری بە زۆرم لێە و هەندێک جاریش ئەو کرێکارانی کە ڕەوانی بەغداد کراون لەوێ فکردنی فرۆشتنیان پێوە کراوە بۆ دەنێدرێن بۆ بەغدا بۆ لێرە کار ناکەن
سەبارەت بە نردنیان بۆ بەغدا هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە مەسەن هەر کرێکارێکی ناوماڵ یاخود هەر کرێکارێکی تر جگە لە کرێکاری ناوماڵ کە دەدرێت بە خاوەنکارەکە دەچێتە لای خاوەنکارەکە کار بکاتن لەوانەیە مەبلغێکی دیاریکراوی کەمە لە بەدەل ئەوەی وەردەگریتن کە مەسروفات کرایە لە بۆ کەسەی بەڵام کە کەسەکە دەنێردرێتە بەغدا لەوێت کەسەکە بە معنای کەلیمە دەفرۆشرێتەوە دەفرۆشێت و بڕەپارەیەکی زۆر زیاتر لەو بڕەپارەیە بەدەستیان دەکەوێتن کە لە هەرێمی کوردستان بەدەستیان دەکەوێت پارەیە مەسەلە هەدەفەکە لێرانە پارەیە دەستەکان خۆش جەناب یادوەر چ کاتێک کڕین و فرۆشتن بە جەستەی مرۆڤ دەچێتە قاڵبی تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بەپێی یاسای ژمارە 28 ساڵی 2012 بەشێک لە تیجارەتکردن بە مرۆڤ یانش لە تاوانەکانی تیجارەتکردن ئەوەیە کە بەکار بێنرێتن بۆ کڕین و فرۆشتنی بە ئاعزای بەشەری بە دەست و قاچ و کلیە و ئەوانە ئەمە یەکێکە لە جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بەڵام ئێمە یاسایەکی تایبەتمان هەیە یاسای ژمارە ساڵی 2016 ئەمە تایبەتە بە کڕین و فرۆشتنی ئاعزای جسمی بەشەری یعنی ئەویان تایبەتە بەو جانبە بەڵام ئەگەر سەیری سزاکانیان بکەین سزاکانی ئەوەی کە لە بازرگانیکردن بە مرۆڤەوە هاتووە زۆر قورسرە لەوەی کە لە یاساکانی ترهاتیە بۆیە هەر کاتێک بێ خۆی بیفرۆشەوە ئەوەش سزای هەیە کاتێک ڕازیبوونی ئەویش حسابی بۆ ناکرێتن نەخێر ئێمە خاصن لەو قانونی بازرگانیکردن بە مرۆڤ مادەی دە بە واضحی باس کرا کە هیچ اعتبارێک بۆ ڕەزامەندی قوربانی دانانرێتن یعنی بۆ نمونە ئەم شخصە لەبەرەوەی مەسلحەتی لەوەدایەکە بۆ نمونە دێت تیجارەتێک دەکات لە وڵاتێک هاتووە لە ئاسیا هاتووە بۆ ئێرە بۆی پارەیەکی بەدەست بکەویتن پاشانیش کە تیجارەتێک دەکاتن سەیرەکاتن ئەو پارەیە یعنی هەر چۆنێک بیتن ئەو محتاجە بەڵام لێرە کەوتوتە ژێر ئەوەی کە ئیرادەی لەدەستداوە ئەم شخصە یعنی بە حڕیەتی خۆی نییە ناچارەوا بکاتن بۆیە قانون حساب بۆ ئەو موافقە دانانێت کە ئەگەر حتا ڕازی بوو بیتنیش کە پارچێک لەشی خۆی بفرۆشیت یان ئیستیغلالی جنسی پێ بکرێتن یان کاری زۆرەمەڵی پێ بکە ئەمە هەمووی حسابی بۆ نەکرێت ئەگەر ڕازیش بوو بیتن وەکو هیچ قانونێکی تر نییە بۆ نمونە لە تیجارەتە لە قوانینی ترە ئەگەر شخصەکە خۆی ڕازی بوو بیتن ئەوە تاو هیچ وەکو بڵێن مادەم ئیکراهی تێدا نابیتن ئەوە ئەبیتە ئەتوانیت تەنازل بکاتن بەڵام لێرەدا ئەبیتن خۆی یعنی حساب بۆ ناکرێتن بۆ ڕازیبوونی ئەو کەسە چونکە ئەزانین ئیرادەی سەلیم نییە یانیش ئەوەی کە سربەخۆنیە لەو ئیرادەی کەوتوتە ژێر زەختێکەوەی ئەوە سزاکەی چۆن دەبێت سزاکەی بەپێی ئەم قانونە دوو نوع سزای بۆ دانراوە بۆ نمونە بەپێی مادەی 5 لە یاسایەکە هاتووەکە هەم سزای سجنە لە 5 ساڵ حتا لە 5 ساڵ حتا 15 ساڵ پێڵەن سجن موقت و غرامەش لە 5 میلیۆن حتا 15 میلیۆن بۆ دانراوە هەردووکیان دەبی جێبەجێ بکرێت نەک ئەوەیە کە بۆ نمونە کە سجن کرا غرامەکە نەداتن نە ئەم قانونە جیا لە قانونەکانی عقوباتی عراقی هەردوو سزاکەیان بۆ دەسەپێن بەڵام هەندێک جار سزاکە زیاتر دەبیتە سجنی مؤبەد تا 20 ساڵ دەچیتن کاتێک کە ئەوەی تیجارەتی پێوە دەکرێت منداڵ بیتن یان ئافرەت بیتن یان لە کەسوکاری خۆی بیتن لە خێزانی بیتن دایکی بیت منداڵی بیت ئەمانە تونتر دەبیتن دەبیت بە 20 ساڵ و تا 25 ساڵی 25 میلیۆنیش غرامەیە ئەمانە لە کاتێکیش عفوان ئەبیتە ئیعدام سزایەکە کاتێککە ئەو کەسەی تیجارەتی پێوە دەکرێتن وەفات بکاتن بۆ نمونە لە کاتی تیجارەت پێکردن یان ئیستیغلالی جنسی یانیش پارچەی لەشی بفرۆشرێتن وەفات بکاتن لە دەستیان ئەوە حکم ئیعدام بۆ ئەو کەسە دەرەچیتن کە هەڵساوە بەو کارە کاک سەردار ئەوانە بە کەفالەت بەردەبن ئەو تاوانێکی وای کردبێ بەڵێ بە کەفالە بەردەبن تەنها هەر وەکو جنابی دادوەریش دەزانێت بیانیش بێ ئەگەر بیانیش بێتن يعني تعقيبا لسر مسألة كفالة القانون باس نكره بكفالة برنبيت أو الشخصة يعني بي قانون أصول محاكمات دست نشان كره وشي كسيك بكفالة بر ببيتن أصل وهم كسيك بكفالة بر بيجي لو كسيك كأمر إعدامي هي وأو كساني كمحل إقامة فعلا ديار نبيت كس نزاني تشويني يعني بياني أجر كفيلك نبيت خلقي إيرا بس اگر كفيلك هبيتن وكسي ضمانتي بكاتن تاثير لمرحله تحقيق وسيري تحقيق نكاتن طبيعي بكفالات برد بيتن بس كان طبعا كاكسر دادگاهش تايبت هي
بۆ یەکلایکردنەوە ئەو جۆرە کەیسانە؟ بەڵێ خۆشببختانە ئێستا لە دادگای لێکۆڵینەوە هەولێر دادگای لێکۆڵینەوەی تایبەت بە تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ هەیە و دادوەری تایبەتیشەیە کە کەیسەکان سەری کەیسەکانی نووسینگەی بەرگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ دەکات. جەنابی دادوەر زەڕورە ئەو دادوەرە اختصاصی بازرگانیکردن بە مرۆڤ بێ یان یعنی ئێمە خۆی زەڕورە ئێمە بەرەو تخصص بچین بەڕاستی لە دادگاکانی خۆشمان لە بوارەکانی مخدرات لە بوارەکانی تیجارەت بە مرۆڤ لە بوارەکانی تری گەندەڵی ئەبیت ئێمە نەک بەس دادوەری تایبەتمان هەبی دەبیت دادگای تایبەتمان هەبیتن چونکە بەڕاستی ئێمە ئەوەی کە تا ئێستا هەمانە دادوەری تایبەتماندا بە مەسائلی تیجارەتکردن بە مرۆڤەوە یان تونند و دژی ئافرەتان ئەوانەیە بەڵام وەکو کە دادگایەکی لێکۆڵینەوەی سربەخۆ هەبیت یان لە مەرحەلەی جینایات و جونحەج دادگایەکی تایبەت هەبیت ئەوەمان تا ئێستا بەو شێوازە نییە بەڵام ئەوەی کە هەمانە ئەوەی باشەکە نووسینگەی تایبەتمان هەیە پێت باشە ئەوە زۆر گرنگە و لێکولەرەوەی تایبەتمان هەیە و ئەفسەری تایبەتمان هەیە ئەمانە دەوراتیان بینیوە پسپۆریان بە زۆر گرنگە کە بەڕاستی لە ئاسی قەزا یعنی چ دادوەر داواکاری گشتی ئەمانەش پسپۆریە پەیدا بکەن لەو مەجالە بۆ ئەوەی لەگەڵ ئەو ڕێکارانەی کە ئێستا لە جیهان دەگریتە بەر چونکە هەمومان ئەزانن چەندەها اتفاقیات هەیە لەو مەجالە و چەندەها ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە یعنی پشگیری ئەم مەسەلە دەکەن و ئیش دەکەن لەسەرەوەی کە دژی بازرگانیکردن آخر شت کە دەرچووە ئەو راپۆرتی وزارەتی خارجەی ئەمریکیە کە دەرچووە لەسەر بازرگانیکردن و باس لە کوردستانیش دەکات باس لە عێراق دەکاتن یعنی ئەمەیان هەمووی لەسەر نزیکە لە ئێرهابیش بەڵێ خۆی بەشێکە ئەمەیان کە لەگەڵ داعش لەگەڵ ئەو هێرشانەی کە داعش کردوێتی و لەگەڵ ئەوانەی کە ئێستا کڕین و فرۆشتنە و بە تایبەت ئێستا کە کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا هاتووە وەکو تەقریرەکە وەکو تەقریری نەتەوە یەکگرتوەکانیش باز دەکاتن 2020 دەڵێتن ئێستا بوارێکی فراوانتر بوو مەسلەی بازرگانیکردن بە مرۆڤ دەرچوە بەهۆی ئەم ڤایرۆسە چونکە ئەم ڤایرۆسە بووە هۆی کە خەڵکێکی زۆر کار و کاسبی لەدەست بداتن کە لە دەستەدات ئەبیتە نێچیرێکی ئاسان بوو مەسلەی بازرگانیکردن بە مرۆڤ استیغلال دەکرێتن چونکە ئەو کاتی ناچارە بیت لە بۆ پارەیەکی کەم هەر ئیشێک بیت بکاتن. ئێمە خۆمان ئاگادارین کە دەیەها شەریکەی جیهانی چەندەها کرێکاری خۆی ناردەمانەوە کە نەتوانی ئیش بکاتن ئەمەش بوویتە هۆیە کە جارێکی تر بازرگانەکان بچن ئەو خەڵکە کە محتاجە استیغلالی ئەو محتاجەکە بکات بۆ تیجارەکردن. ئەگەر بازرگانەکە بیانیش بە دادگاکانی ئێمە دەتوان بەڵێ خۆی بەپێی یاسای سزای عراقی و بەپێی قانونی ئوسوڵ محاکمات هەر کەسێک تاوانێک لەسەر ئەرزی عێراق و کوردستان بکاتن یان دژی خەڵکی ئێمە بکاتن ئەوە مەشمول دەبیت بەو ڕێکارانەی کە قانونی خۆمان دەبیت ئیجراعاتی لەگەڵ ئەگە بیانەکە تاوانەکە ئەنجامدا بێ بەڵام چوبێتە دەرەوەی وڵات حتا ئەگەر دەرەوەش بڵێ لە ڕێی ئەنتەرپۆلەوە دەتوانین ئەگەر مستەمسەکات و ئەدیلە هەبیتن دژی ئەکرێتن لەوێش متابعە بکرێتن و ملاحقە بکرێت. دەستخۆش کاک سەردەر چێ خەرجی ئەم تاوان لێکراوە بیانەکان داتن بە تایبەت لە کاتی دەیانێرنەوە هەمووی پارەی دەوێت بەتاکی سەبارەت بە هەر وەکو پێش ئێستا باسم کرد ئەو قوربانیانەی بازرگانیکردن بە مرۆڤ ئەو کەسانی کە بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دەستنیشان دەکرێن کەوانە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤن وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوێکی تر سەرەتا هەر کەسێک کە دەکەوێتە ئەو چوارچەوەی بازرگانیکردن بە مرۆڤ شوێنی حەوانەوەی بۆ دابین دەکرێت مەساڕفی کاملی لێرە دەکرێتن و هەروە سەبارەت بە گەڕانەوەشی بۆ وڵاتی خۆی خەرجەکانی کڕینی تکت و گەڕانەوەی تاوەکو وڵاتی خۆی بۆ سرف دەکرێت حکومت بەڵانی ئەوش مەصروفێکە قانونەکە یاساکەش دیاریکرا یاساکە بە گوێرەی مادەی 11 ئەوەی هێناوێتی سپۆنسەرەکە پارەکە نادا بەخۆی سپۆنسەرەکە تاوانبارە زۆربەی جار ناتانی ئەو قوربانی ئەوەندە ڕابگری لە سەرەتای کەیسەکە کە کەسەکە دەزانیتن قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ داوا دەکات کە بگەڕێتەوە وڵاتی خۆی ڕزگار بێتن لەو نەهامەتیەی ناتانین ئەمە چاوەڕێ بکەن هەتاوەکو ئەو کەسە سپۆنسەرەکە دەدۆزرێتەوە و بێ مەساڕفی بکاتن. کاک سەردار تۆمەتبارەکە باسی ڤیزە و شتووە کرد ڤیزە بۆ کەوتۆتە دەست ئەوانە ڤیزەی بەخۆی ڤیزە چەند سپۆنسەرێکی ڤیزەی ئێرەیە چەند سپۆنسەرێک هەیە کە دیاری کراوە بە ژێرەی بەیانی ژمارە 7 وەزارەتی ناوخۆ کە ئەو کەسانە دەتوانن ڤیزە وەربگرن ئەو کەسانی کە ڤیزە وەردەگرن ڤیزە شتێکی ئاساییە بۆ هەر کەسێک دەتوانێت کە ڤیزەی وەربگرێتن ڤیزەی وەربگرێتن ئەودا
کۆمپانیا بیتن یان چەند کەسێکی ترکە بە گوێرەی ئەو بەیانە دیاریکرایە بەڵام ڤیزەکە سەرەتا فێڵ دەکرێتن لەوان لە سپۆنسەرەکەش دەکرێتن پێی دەگوترێتن ئەو کەسە شوێنی ئیشکردن بۆ دۆزیتەوە شوێنی حوانەوە بۆ دۆزیتەوە معاشی ماگانێ ئەوەندە دەدەما ئەو کەسەی تەنها تو ڤیزەکەم لە بۆ وەربگرێت کە ڤیزەکە وەردەژرێتن ڕاستەخۆ نەفەرەکە دەگوازرێتەوە لە بۆ شوێنیشتریان لە بۆ مەبەستێکی تر بەکاردەهێنرێت چێ ڕێپێدراوە ئەو کۆمپانیانەی هەبێ کۆمپانیای هێنانی کرێکار سەبارەت بە کۆمپانیەکانی من ئەتوانم وەکو هاوڵاتێک سەبارەت بە کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانی کرێکاری دەستی کار ئەوە ئەو کۆمپانیانن کە خاوەنی کۆمپانیایەکن تەزیل کراوە لە تەزیلی شەریکات و هەروە لە هەمان کات مۆڵەتیان هەیە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە مۆڵەت دراون کە کرێکاری دەستی کار بهێن بە تایبەتی کرێکاری ناوماڵ دەستکان خۆش جەنابی ئەو مەسلەی ڤیزە چۆن هەل بکرێ ینی ئەو بۆشایە چۆن پڕ بکرێتەوە بۆی نەکەوێتە دەست ئەمە پێویستی بە لەلان نووسنگە و بەڕێوەبەرەتەکانی وزارتی ناوخۆ ئەوانەی کە تایبەتمەندن بەو بوارە بۆ چاودێریکردن و متابعەکردنی گرینگە بەڕاستی بۆی بزانێت ئەمانە ئایا فعلەن کە پاش بەکارهێنانیان بەدەستێنانی ئەم ڤیزەیە بەکاردێت بۆچی ئیشێکی تر متابعەکردنی وەکو جەنابی ڕائید گوتی ئێمە پاشان سەیرمان کرد ئەم کەسە دەرنەچوە لە مەتاری هەولێر یعنی ئەوە لێرە بووی کەشف دەبیتن کە کێ تیجارەت پێوە دەکاتن ئێمە جگە لەو جانبە هەندێک جار کەسەی ئەکرێتن جگە لە کۆمپانیا چونکە جاری وە کۆمپانیا هەندێک ئەو کۆمپانیانە بلاکلیستیش کراون یعنی مەجموعەیەکی زۆریان لەسەر ئەو جانبە کە کرێکارێک دێنن بۆ نمونە بۆ چەند مانگێک ئیشی پێ دەکەن لە لای کەسێکەوە مەبلەغێکی باش وەردەگرن پاشان سیر دەکەن جارێکی تر ئەم شخصە یان پاش ساڵێک دەگەڕێتەوە بۆ کۆمپانیا کە گەڕاوە جارێکی تر ئەفرۆشرێتەوە بە کەسێکی تر لەوانە مەبلەغێکی زۆر بیت 50 وەرەقە بیتن یان 6 وەرەقە بیتن یان پاشەوەی کە 2 ساڵ جارێک چونکە جۆری تیجارەتکردن بە مرۆڤەوە تەنها ئەوە نییە کە ئەم شخصا بێ پارچێک لە دەستی یانیش نەخێر جاری وایە کە ئەم کەسە دووسێ معاملەت پێکرد ئەبیتە تیجارەت پێی يعني بۆیش حتا ئەو تعلیماتی کە لە وزارەتی کاروباری کۆمەڵاتی دەرچووە باس لەوە کرایە کە ئەگەر صاحب کار لەگەڵ کرێکارەکە ڕێک بکەون لەسەر ئەوەی کە نوێکردنەوەی پاش 2 ساڵ نوێکردنەوەی کارەکە ئەوە ڕەسەن ئەبیتن عەقدەکە لە پشگیری کۆمپانیەکە بۆی بکرێتن بەبێ ئەوە هیچ مەبلەغێک وەربگیرێتن و ئەگەر نەیکرد ئەوە دەبیتن بەڕێوەبەراتی کار ئەو ئیشە بکاتن چونکە ئێمە ئەبیت ئەم شخصە دەربینن لەو مەسلەی تیجارەت پێکردن ئەگەر خۆی چونکە خۆی شخصێکە ئیرادەی تەواوی هەیە ئەو شەریکانە بۆ ئەوەیە کە خەڵکێک بینن تەسیلات بۆ بکەن و زەماناتیان دەیشت بۆی بکەن بەڵام پاشان کە گەیشتێر ئەم شخصە ئەم بیانیە کە بۆ کارکردن ئەگەر ئەو کاتی ئەم صاحبی کارە وەکو بڵێن خاوەن ماڵەکە ئەبیتە مەسئول لی ئەبیتن ئەو تحملی مەسئول بە پێی عەقدێک کە لە بینی کۆمپانیا و لە بینی ئەو صاحب ماڵە دەکرێتن بۆیە ناکرێت جارێکی تر ئیستیغلال بکرێتەوە ئەم شەخص کاکسەدا دەمێ ڕوونکردنەوەیەک بڵێم لەسەر ڤیزە چی بوو بەڵێ پێشستا باسی ڤیزەمان کرد کە چەند کەسێک چەند کۆمپانیایەک دەتوانن ڤیزە وەربگرن ئەوەش کە دیاریکراون کۆمپانیەکانی کاروباری نشینگەنە پارێزەرانن ڕێکخراو نێودەوڵەتیەکانن ڕێکخراوەکانی ناوخۆیینە کە تەواوی مەرجەکانیان تێدا بێتن و هەروە ڕێوشوێنێکی زۆر تۆندیشەیە لە بۆ ئەو کەسەیان ئەو لایەنێک کە تەڵەبی ڤیزەی دەکاتن سەرەتایی کارەکان پێویستە فۆرمی ژمارە 2/12 پڕ بکرێتەوە کە ئەوەش تێیدا بەڵێن دەدەن کە ئەو کرێکارانە کە دێنە هەرێمی کوردستان لە ماوەی یاسایی خوان تەواو کرد بگەڕێنەوە بۆ کرێکاریان هەر کەسێکی بیانی کە دێت هەرێمی کوردستان لە ماوەی یاسایی بگەڕێتەوە لە بۆ وڵاتی خۆی ئەگەر ڕێکارەکانی کارتنشینگیان لە بۆ ئەنجام بدەن و بە هیچ شێوەیەک ئەو کرێکارانە نەنێرنا هیچ لایەنێژی تر تەنها لە اختصاسی کارەکەی خۆیان بەکاریان بهێنن و ئەگەر هەر کەسێک پابند نەبوو بەوە جگە لە وەرگرتنی ڕێکاری یاسایی دژیان کە دەکەونە چوارچەوەی یاسای نێهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ بۆ هەر کەسێکیش دەبێت 10 میلیۆن بخاتە سەر خەزینەی دەستەکان خۆش بێ ئەی جەنابی دادوەر خاوەن ماڵیان خاوەن کار بۆی هەیە پەساپۆرتی ئەو کرێکارە بیانێ لای خۆی هەڵگرێ نەخێر ئەمە بەپێی قانونەکە مادەی 5 بە وازحی یەکێک لە وەکو بڵێن زەرفە مشەدەدەکات دانرایە و عقوبەکەشی دەستنیشان کراوە کە لە 5 ساڵ حتا 15 ساڵە هەر کەسێک کە مستەمسەکاتی ڕسمی چونکە ئەو مستەمسەکاتانە ئایدی ئەم شخصەیە وەکو بڵێن عنوانی ئەوە
ناکرێت لێ وەربگری بەڵام بۆ ئەمە وەکو بڵێن ئەمە ڕوو دەدات لێرە بۆ مستەمسەکات وەردەگیرێتن یان پاسەپۆرتیان ئیقامی لێ وەردەگیرێتن وەکو زەمانەتێکیان لێ کردو گوتیانە ئێمە ئەترسین ئەم شخصە بەیانی دەربچیت لە ماڵەوە و بڕواتن بچیتە شوێنێکی تر ئەو کاتی من کێ ئەوە دەکاتن زەمانەت دەکات بەڵام ئەمە ناکرێتە وەکو لە چارەسەر دەبێت زەمانەتێکی تر وەربگیرێتن من لە پێش ماوەیەک لە مصر لە دەورەیەک بەشداریمان کرد باسیەوە دەکات ئەڵێ کۆمپانیایەک دروست بکرێتن ئەو کۆمپانیاتە تەمینات بکاتن تەمینی ئەم شخصانە بکاتن یعنی ئەو زەمانەتی بۆ نمونە مانەوە و یعنی وەکو بڵێن تەمینی دەردەچوونی ئەو شخصە بکاتن ئیدیکە هەر کەسێک ئەم تەئیدەی پێ بوو ئەوە تەواو پێویست ناکات و پاسەپۆرتی لای خۆت هەڵبگریان ئەمە بکەیت ئەوە ئایدی ئەو دەبێتن ئەمانە هەمووی ضرورە ئینسان بکاتن بۆ ئەوەی هەم کەرامەتی ئەو شخصە پارێزراو بیتن و نەبیتەوەی کە ئیستیغلالکردن کاک سەردار بەخێرایی لە بۆ کاک دکتۆری لە کاتی لێکۆڕینەوە لەگەر هەر کەیسێک کە سەیری دەکەین ئەگەر کرێکارەکە یاخود کەسە بیانیەکە پاسپۆرتەکەی لای خۆی نەبێ یعنی یەکسەر ئاماژەیە کە نیشانەیە کە لە بۆەوەی کە گومان دەکەین ئەو شخصە بازرگانی پێوەکرابیتن سەبارەت بە بابەتێکی دیکە کە باسی ئەوەمان کرد کە هەر کەسێک کە ویزەی هەرێمی کوردستان وەردەگرێت و بە ئاماژەشم پێکرد لە پێشتر کە لیستەکەمان بۆ دێتن جگەلەوەی ئەمە بە دوواداچوون لەسەرەوەی دەکەن کە کەسەکە دەرچووە یاخودنا کە کەسەکە کارتی نیشتنگەی بۆ کراوە یاخودنا سەرڕایەوەش کە ئەو کەسانی کە کارتی نیشتنگەشان بۆ کراوە زۆربەی هەر زۆریان مقابلە دەکەین لە ئۆفیسی خۆمان بزانین ژیانی ئەو کەسە کەوتوتە چوارچێوە بازرگانیکردن بەمرۆڤیانیتان هەیە بوون بوو بێ هەر هیچ ئاساری دیار نەبوو ئێستا لە زۆر کات مەسەرەن بۆچێ ئەو کێسەی تازە باسمان کرد مەسەرەن چەند کەسێک هەیە دەرچوونی نەکرد و کارتی نیشتنگەشی نییە و لە هەندێک هەرێمی کوردستان نەما بەڵام ئێستا بۆمان دەرکەوتووە لە شوێنی ترە بەڵام زانیاریمان هەیە کە ئێستا لەکوێ و هەوڵیشمان داوە لە بۆ چارەسەرکردن و ڕزگارکردنی لەو شوێنە دەستان خۆش بێت سێ هەز ڕۆژی تاوانەکانی داعش بەرامبەر کوردانی یەزیدی باسەری و پاکێجە بکەین زەگفتووی لەسەر دەکەین فەرمون دهار شەر و ململانەیەکێدا ڕێگەزێمەی ڕێژەی هەرمەزن قوربانی دەدا بەهاتنا داعش بە سەدان کەچێ نێزدی کەتن بە زولماتی ڕستێن داعشێدا خۆدی تقریبا مەسەن هەرۆ چەندێوانی مەربول ڕۆژەکەل باەکیدما ڕۆژە دیت چوونە باەکی دیتری وسات فرۆنە خفشیەک شوان بوو کوبیە قوربانی و لێ عراق و سووریایی نێزینگا 300 جاری دەست دەرێژی بەرامبەروی هاتیەکردن لیدانەکەن مدان زلتە تابقاکی وەرکردم لنگێ مشکەست دەرا لنگێ مشکەست و پشتا سەری مشکەست ئەوش هەمووی بزەحمەتر بوو خۆدی سێ جاری سامە فرۆتن هەتا گەشتمە سوو سابتنی ژڕقا هەتا مایادین و هەجینە سێ جاری هامە فرۆتن زیندانی داعشێدا و لە پێشچاوێنوێ ژمارەکە زۆرەکە چێ نێزدی بازارێکردن و فرۆتنی پێداهاتەکردن و بە بەهای 5,000 دیناری عراقی بوون و بدارێ زۆرێک کارێن دوورژی مرۆڤایەتی بوان دەکردن لە گۆری ئاخفتنێن خەفشێ زۆرە زەوجاندن و زۆرە هەڕۆ دانایەکی و زۆرە ئەپادیە دانایەک و دۆ درابدان جغارات فرۆتین بێ و شەرای پیتکردن ئەوش هەمووی بزەحمەتر بوون تاوانین داعش لە شنگال ئەنجام داین هەموو ئاماژەی جینۆسایدێنە کوشتن و گرتن و کۆمکوژی دیسان کڕین و فرۆتن بە کاچ و جنان و بازرگانی پێدەکردن نویسەر داود مراد خەتاری چی دەستپێکا بە جینۆسایدێ لە سێ تەباخا ساڵ 2014 و حەیان و هاژی یانزە پەرتوک لەسەر تاوانین داعش هەم بەرێز دیان چاپکرینە و یەکجی پەرتوکێنوی کوژی هەفبەرگانم بخوا دەگرا ji aliyê destaya vekolîniya nêvdewletî li netewên yekgirtî ji bo tawanên Daeş wek belga û girov bû jînosaydê bikarînaye. Hatan ke 11 pertok me çekîne ser jînosaydê rastî wextê mirov ji aliyê zanistî ve dokumên diket baweriya kesekî dî ji pê dît taybet dezgan. Demê ev ensiklopîdya firmanê me çêkirî heft جلده اف هر مجلداتنا بونا بالكيش بو خلقه كيدي تايبات هيئه التحقيق الدوليه يا متحده هاتنا بري نتف مالي وكرين ودي ما قلت ابي ام بزاني كاتشيد في دحيا
بشك دمديتي هفت بروفيسورة يا تدقيق كريش ومقدمة داس بشكل برانفيسي مقدمة برانفيسي باش تيجي سير رئيس محكمة جي تدقيق قانوني وتذاكريش باش اكيد صار رجع اوليكات ورجع اوليكات بسر ملتي هاتي او رافاندنو کسی خول کسی گرک ند خدا تو تایید کسی که دایکی خود ملی خود کرو اکی باب خود بکرونو تایید اکی ده گاوا باب خود اینا سر پشت خود کردانه و پشتی که دایکی خود ده گاوات اینا دانه که جا کدی اوت کردن یعنی ایش و آزارت ملتی تو که تنگاویه ده و نخوشیه ده برسیه و ترسیه و هر چیزی که ده هی و تهاتا کشتن اتوده که ده بشی اکی سروان ایش و آزارا و کدا اشتیت کرد و رجت اولیده کۆمەڵا گشتیان نەتەوێت یەکگرتی لە 13 مەها کەونایەکی ساڵ 2013 بریارە ژمارە 68 لەسەر 192 دەرکرد ژوە باشکردنە هەماهەنگی یا بەهەنگاربوونە بازرگانی بە مرۆڤان. وديم ليدان ديم حتى سنفروتم مستمر ليدان المدان و بریاردا ڕۆژە 30 مەها تەمووزێ هەر ساڵ بێتەرخانکردن وەکو ڕۆژە جیهانیا بەرهەنگاربوونە بازرگانی بە مرۆڤان. بەڵێ سپاس بەەوە پاکێژە دەستان خۆش بێت جەنابی دادوەر تاوانەکانی داعش لە دژی کوردانی یەزدی لەکوێی تاوانەکانی بازرگانیکردنە بە مرۆڤ تاوانەکانی داعش دژی کەسوکارمان لە یەزیدیەکان ئەمانە تقریبان یەکە لە تاوانە هەرە گەورەکانی جیهان کە ئێستا ئەتوانن بخەینە چوارچەوەی جینوساید و پاشانیش لێرە لە مادەی 5 لە مادەی 6 عفوان کە بە زەرفێکی مشدد دانرایە کاتێک کە بازرگانیکردن بە مرۆڤەوە لە چوارچێوەی ڕێکخراوێکی منەظەمی تاوانی جیهانی ڕوودەداتن. یعنی بزەبت ئەم ڕێکخراوە وەکو ڕێکخراوی داعش کە ئێستا هەڵساوە کاتێک کە ڕێکخراوێک بە شێوازێکی منەظەم و جیهانی بیتن هەڵبستێت بە بازرگانیکردن بە مرۆڤ پاشەوەی کە لە دەرەنجامی شەڕێکوانە دەستگیر دەکرێن و پاشانی بازرگانیان پێ دەکرێتن حتى بەپێی ئەو مادەی شەشە سژنی موعەبەد بۆ ئەو کەسە دانرایە و غڕامەیەکیش لەگەڵ ئەو سژنی موعەبەدە لە 15 میلیۆن هەتا 25 میلیۆن دیناری عێراقی بۆ دانراوە کەواتە لێرە هەر جینۆسایتێک زۆر جارکە لە دوای جەنگەکە تیجارەتکردنێک ڕوودەداتن کە ئەبیتە بازرگانیکردن بە مرۆڤەوە بۆ لە دوای هەردووکیان لە کاتی بازرگانیکردن بە مرۆڤەوە یەک دەگرنەوە وەکو چ جینۆساید بێتن چه بازرگانیکردن بە مرۆڤ بیتن بەڵام کاتێک کە عملیەی تیجارە وەکو بڵێن بازرگانیکردنەکە وەکو ئێستا کە بینیمان و وەکو چەندەها حاڵەتی ترمان هەیە کە چەندەها جار فرۆشت کڕین و فرۆشتنیان پێکراوە ئەمە هەمووی دەچیتە بوابی ئیستیغلالی جنسیەوە نەک ئەوەیە کە وەکو بڵێن بۆ بازرگانیکردن بە پارچەکانی لەشی ئینسانەوە ئەوەی کە ئیستیغلالە وەکو هەر لە جیهانیش آخر تقریری 2020 کە ئێستا دەرچووە لە نەتەوەی گرتووەکان زیاتر لە 170 ئەوانەی کە بازرگانی پێوە دەکرێن ئافرەتن وەلەو 170 149 ئەوانن کە ئەکچن ئەوەی کە بازرگانیان پێوە دەکرێتن و لە 159 ئەمە بۆ کاری جنسی بەکاردێنیتن یعنی نەک بۆ کارەکانی تر و لە 139 بۆ سوخرە و بۆ ئیشی زۆرە ملێ بەکاردێن يعني ئەو تیجارەتی کۆتاییدا ئەو بزنسە هەمووی بۆ پارە دەکرێت هەمووی مقابلی پارە و بە ئێستا بە سێمین گەورەترین بازرگانیکردن دادنێت لە ئاستی جیهان لە دوای مخدرات و لە دوای بازرگانیکردن بە چەک سێمینیان بازرگانیکردن بە مرۆڤە ئەوەش بە پێی تەقریرەکانی نوێ ئەڵێن لەوانە بێتە ژمارە 2 یعنی بێتە دوێمین گەورەترین بازرگانیکردن لە بە مرۆڤ کە ئێستا لە ئاستی جیهاندا و شەبەکاتی نێودەوڵەتی لە بینی چەندەها وڵات هەمووی پێکەوە مشارکن و هاوبەشن بۆ بەدەستێنانی چونکە کەمترین مەصرفە وەکو لە بە کەمترین خەرجی گەورەترین بازرگانیان بەدەست دەکەوێتن گەورەترین سەرمایان بەدەست دەکەوێتن خۆی ئەرکانەکانی تاوانەکانی هەردووچیان تێکەڵ لەبن لە شوێن خۆیان ئەرکانیان جیایە هەر یەک لەوانە ئەرکانیان جیای چونکە جاری وایە جینوسایت ڕوو ئەداتن بەڵام بازرگانیکردن پێی نییە وەکو چۆن ئەوانەی کە ئەنفال لە دژی کورد دیان کرد ئەمە بازرگانیکردن نەبوو ئەوەندەی کە جینوساید و ئیبادەی جەماعی بوو بەڵام ئەوانەی تر ئەمەی بە بازرگانیکردن وەکو بڵێن ئەمەی ئێستا ڕوو دەداتن ئەگەر لە ژێر پەردەی ڕێکخراوێکی منەظەمی تاوانی جیهانی ڕوو بداتن ئەمەیان ئەبیتە بازرگانیکردن بە مرۆڤ وەلەوە لاوەش ئەبیتە جینوساید کە ئیبادەیان دەکەی وەکو ئەوەی لە
یەزیدیەکان ڕوویدا. چی کراوە لەو بە تایبەتی لە ئەوەی داعشکردی بەرامبەر کوردانی یەزیدی چی کراوە و چی بکرێ باشە داگایکردنیان؟ ئەوەی کە من ئاگادار بم کە چەندەها ڕێکخراوی نێودەوڵەتی هەڵساون بە جگە لە تەوسیقکردن و دیکومنتکردنی ئەو تاوانانەی کە کردوانە، چونکە ئێمە ئەزانین لە دادگاکانی نێودەوڵەتی ئەگەر دیکومنتی تەواوت نەبیتن، بەڵگەی تەواوت نەبیتن، ناتوانانی هەندێک دادگایی بکەیت لەسەر ئاسی جیهاندا. ئەوانە کە دیکومنتێکی زۆریان کردووە و ژمارەیەکی زۆری ئەم بەڵگەنامانە پێشکەش بەو ڕێکخراوانە بەو دادگای جیهانیەکان کراوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە لەسەر ئاستی کوردستان یعنی دوسێ جارێک باسمان کردووە کە پێویستی بەوە دەکرا کە دادگایەکی نەتەوەی خۆمان هەبیت ئیوەتانی کە ئەم کەیسانە جارێکی تر دادگایی بکرێتن و سزای ئەم کەسانە بدرێتن ئەوانەی کە هەڵسان بەو تاوانانە بۆی ئێمە وەکو بڵێن بەڵگەیەکی دادگایی ناوخۆیمان هەبیتن کاتێک کە دەچین بۆ دادگاکانی تر ئەو بەڵگانەمانە پێشکەش بکەن و هەوڵێکی زۆری شەیە کە ئێستا ئەو لانانەی کە تایبەتن بەسەر پەرشتی جینۆسایدی یەزیدیەکان کە توانی ویانە دەنگێکی زۆری نێودەوڵەتی کۆ بکەنەوە بۆ پشگیریکردنی ئەم مەسلەی خۆمان. ئەی چی بکەین ئێمە وەکو کردووا بکەین کە عێراق بەشدار بێت لەو ڕێکەوتن نامەی ڕۆما؟ ئێستا گرنگی چییە؟ بەتایبەت کە وەزارەتی خارجی ئێستا وەزیرەکە کووردە و سەرۆکی کۆمار کووردە و ئەتوانن لەسەر ئاستی پەرلەمانی عێراق کە کارێکی گرنگ بکرێتن، چونکە بەشداریکردنی عێراق گرنگیەکی زۆری هەیە بە تایبەت بۆ ئێمەی کورد کە ئێمە ضەحیەی ئەو تاوانە نەبوون، چ لە جونوسایدی ئەنفال چ لە یەزیدیەکان چ لەوانەی کە مافێکی زۆری ملەتی کورد لە سەدەها ساڵە دەخورێتن. بۆیە ئەگەر ئێمە بتوانین وەکو بڵێن تەدویلکردنی بە دەوڵەت لە نێودەوڵەتکردنی ئەو مافانەی خۆمان ئەتوانین مافێکی زیاتر وەربگرین لەوەی کە بۆیە پشگیریکردن یانیش هاندانی عێراق کە بچیتن واژوو بکاتن ئیتیفاقی ڕۆماوانە ئەمە گرنگی زۆری بێ ئەگەر عێراق بەشدار بێ حتمما دەبێت چونکە ئەو کاتی لەسەر ئاسێکی نێودەوڵەتی قضیە تو باز دەکرێتن و دەچێت ناو قضیەیەکی کە نێودەوڵەتیە ئەتولەوێ هاوکاری باشترت هەبیت، بەڵام هەتا عێراق نەبیتە عزوو ئەتو ناتوانیت یعنی بەشدار بی لەو مەجالەدا. زەرەرە بۆ عێراقەکە بەشدار بێتن؟ عێراق ترسی ئەوەی هەیە کە مەسئولیەی تحملی هەندێک مەسئولیەی ئەوە بکات مالی و دارایی و یعنی ئەمانە بکاتن و لەوانە هەندێک خەڵکی تریش پاشان بێتە سەرخەت و داوای تعویز و شت بکاتن، بەڵام ئەمە لەگەڵ مافی مرۆڤ ناگونجێت، یعنی ئەو خۆ دزینەوە ئەبیتن یەکەم شت ئێمە مافی مرۆڤ و گەڕاندنەوەی ماف بۆ زەحیەکان ئەوە لە پێش هەموو شتێک بیتن. کاک سەردار جەنابتان بە پراکتیک ناوەڕ و داوانن لەکوێ ئەم دوو تاوانەیەک دەگرنەوە؟ هەروەک جەنابی کاک دکتۆر باسی کرد، هەردوو تاوانەکە پێناسەیەکی جیاواز ئەرکانی جیاوازیان هەیە. تاوانی جینۆساید تاوانێکی کۆمەڵکردژیە دژ بە کۆمەڵە کەسێک دەکرێت لەلایەن وڵاتێک یان پارتێکی دەسەڵاتدار لەسەر بیر و باوەڕی مەسەلەن بۆ نمونە تاوانی هاوسەرگیری بە زۆرە ملەی تێدا بوو ئەوەی داعشکردی بەسەرم بۆ نمونە لەسەر پێ دەڵێم ئێستا لەسەر بیر و باوەڕی ئاینی یان نەتەوەیی یان لەسەر هەر بیر و باوەڕێکی تر هەوڵ دەدەن بۆ لە ناوبردننی کۆمەڵە کەسێک. بەڵام تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ تاوانێکە بۆ بەکاردێت بۆ بەکارهێنانی چەند کەسێک بۆ بەرژەوەندەی تایبەت و نایاسایی خۆیان. بەڵام پەیوەندی نێوان هەردوو تاوانەکە لەوەی یەک دەگرێتەوە کاتێکە تاوانی جینۆساید ڕوو دەداتن، بۆ نمونە وەکو تاوانی داعش دژ بە کەسوکارانی یەزدیمان بۆمان دەردەکەوێتن دوای ئەوەی ئەو کۆمەڵەکە چەند کەسێکیان کوشت چەند کەسێکیشان بەدیل برد ئەو کەسانیان بەکارهێنا و کڕینی فرۆشتنیان پێکرد. واتە کاتێک لە هەر شوێنێک جینۆساید ڕوو دەداتن لەوانی ئەو کەسانێک کە دەمێنەوە بازرگانیان پێوە بکرێتن، لەبەرەوەی ئیرادەیەکی زەعیفیان هەیە، لەبەرەوەی ناچارن بۆ ڕزگارکردنی خۆیان یان ناچارن بۆ ژیانی خۆیان ڕازی بن بە ئەو تەڵەبانەیە کە لایەن دەکرێتن لەلایەن بازرگانەکان. کاک سەردار جەنابتان ئەزمموی پۆلیسی نێودەوڵەتیشتان هەبووە، دەتوانن تاوانبارێک داوا بکەنەوە بۆ نمونە داعشێکە مەسەن تاوانێکی ئەنجامدا بووە
لەو کەیسانەی مەسەن ئیشنگاڵ دەتوانن داوای بکەن زۆرە بەڵێ بێگومان هەر تاوانبارێک کە لە هەرێمی کوردستان تاوانێک ئەنجام بداتن یان لە هەر شوێنیشتر کە لە هەرێمی کوردستان دادگا لێکۆڵینەوەی تێدا بکاتن کە زانیاری دەدرێتن بە دادگا ئەو کەسە لە دەرەوەی هەرێمی کوردستانە لە دەرەوەی عێراقا ئەوە ڕاستەوخۆ دادوەر بڕیار دەداتن بە ڕێخستنی فرمانی دەژیرکردنی نێودەوڵەتی و لە مەجلیس قەزا ئاعلای ئەو وڵاتە یعنی عێراق تەصدیق دەکرێت و دواتر دەبێتە نەشڕەی حەمڕا لە بۆ ئەو کەسە و نەشڕەی لە بۆ دەردەچێت و لە تەواوی دنیا تعمیم دەکرێت دەماندنەوە بێگومان ئەگەر تەواوی خۆت جەنابەت باس گوتین من تاوانبارێک هەیە لە ئوسترالیا شتێکی وتت سەبارەت باسی ئەومان کرد چەند کۆمپانیایەکمان ئەو کۆمپانیا کە خڕوقاتیان دەکردیان ئەو کۆمپانیان کە کاری نایاساییان دەکرد هەڵساین بە داخستن و بلاکلیستکردنی ئەو کۆمپانیا و ئەو کۆمپانیانەشماندا دادگای کاتێک کە کۆمپانیەکانماندا دادگای بۆمان دەرکەوت کە ئەو کۆمپانیانە خاوەنەکانیان کەسانێکن تەنها هەرێمی کوردستانیان وەکو بازگەیەک تێپەڕینێک بەکارهێناوە ئێستا لە دەرەوەی وڵاتن و کۆمپانیەکانیش بەناوی وانە بۆیە یەکلاکردنەوەی ئەو کێسانە بۆمە زۆر زەحمەتە ناچارین پەنا بینە بەر وەرگرتنی ڕەزامەندی دادوەری لێکۆڵینەوە بۆ دەرکردنی فرمانی دەژیرکردنی نێودەوڵەتی بۆ کەسانە تاوەکو بگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. جنابی دادوەر تا چەند زەڕورە کۆکردنەوەی بەڵگە بۆ نمونە تاوانبارێک ئەو تاوانی ئەنجام داوە چەند زۆر ئەوانە جارێکە بگەڕێنەوە بیان گەڕێنەوە کورسان بۆەوەی بەڵگەکان بەخۆتر بێ بەکاری بێنن بۆ بە ژینۆسان ناساندنی تاوانە. خۆی پرۆسەی دادبینی و لە دادگاکان لەسەر ئەساسی بەڵگە و ئیدیکە ئەو بەڵگانە چ بەڵگەی نووسراو بن چ ئیفادەبی چ شاهدی بیتن چ وتەی کەسوکاری قوربانیەکان بیتن چه ئەو شوێنە بیت کە تاوانەکەی لێ ڕوویداوە ئەمانە هەمووی بەبێ بەڵگە ناتوانرێت هیچ بڕیارێک دەربچیتن دادگا سەیری بەڵگەنامەکان دەکاتن ئیدیکە ئەمانە هەمووی چەند زووترە پێشەوەی کە چەند وەکو بڵێن تێپەڕینی مدە وا دەکاتن کە ئەو ئاساری ئەو بەڵگەنانەمە نەمینێتن بۆ ئێمە بۆیە هەر کاتێک بەڵگەت هەبوو و دیکومنتمان هەبوو ئاسانتر ئەتوانی بەرگار بدەی و ئەتوانی سزاکە بەسەر ئەو کەسانە و داوای ئەو کەسانە بکە ئەگەر لە دەرەوەی عێراق و کوردستانیش بن بۆی بتگەڕێنەوە چونکە عادەتەن کە ئێمە ئێستا لە ڕێی پۆلیسی نێودەوڵەتیەوە کە داوای کەسێک دەکرێتن لە کوردستانە ئەوان کە بۆ ئێمە دێت ئێمە لە دادگای تاوانەکان یەکەمی جار داوای مستەمسەکات دەکەن بزانن ئایا لە دادگای ئەوێ ئەو وڵاتە بە پێی چ مادەیەک ئەمە تاوانبار کراوە و چ بەڵگەیەکی هەیە دژی و ئایا ئەمە لە مەرحلەی تحقیق یانیش حکم درایە و ئەبیت ئەو مستەمسکاتانە بۆ ئێمە بێت حتا ئێمە لێرە بڕیار بدەن ئایا ئەم کەسە تەسلیم بکەین یان تەسلیم نەکەین بە هەمان شێوە کە ئێمە داوای کەسێک بکەین لە دەرەوەیە ئەبیت ئەو بەڵگەنامانە و ئیجراعاتانە بۆی بنێرین هەتا ئەوان بتوانن وەڵاممان بدەوە ڕەزامەندی دەرببڕن و کەسەکە بۆمان بگەڕێنەوە ئەستەکان خۆش بێ پرسیارێک مێ بۆ هەردوو بەڕێزان چی بکەین بۆ ئەوی کوردستان دەربێنین لەو نەخشەی بازرگانیکردن مرۆڤ لە جیهاندا چی بکرێ باشە کاکبژار سەبارەت بە پرسیارەکەی جاناب هەموو وڵاتانی جیهان هەموو ڕێکخراوەکانی جیهان لە هەوڵی ئەوەدان کە وڵاتەکەیان لە ئەو دیاردەیە لەو تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ دەربێنن هەر یەکە و بە شێوازێک هەوڵ دەدات بۆ دەرهێنانی وڵاتەکەی خۆی لەو چوارچێوەیە و هەرێمی کوردستانیش هەروەک پێشتر باسمان کرد بەردەوام هەوڵ دەدات بۆ بەرەنگاربوونەوەی ئەو تاوانە ئێستا بەگوێرەی ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2010 وەزارەتی ناوخودوو لیژنەی پێکهێناوە لیژنەی ناوەندی کە لە وەزارەتی ناوخۆ سەرپەرشتی لیژنە لاوەچیەکان دەکاتن لە تەواوی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کە لیژنە لاوەچەکە لەلایەن بەڕێز پارێزگاری ئەو پارێزگەیە سەرپەرشتی دەکرێتن هەوڵ دەدەن بۆ بەرەنگاربوونەوە و هەروە دیاریکردنی ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی بازرگانیکردن بە مرۆڤ جگەو لەوەی کە پێشتر باسی وەشمان کرد کە نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە تەواوی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کە کاریان بەرەنگاربوونەوەی ئەو تاوانەیە دەستەکان خۆش بێ جنابی دادوەر ئەم تاوانە بەڕاستی تاوانێکی زۆر کۆنە یعنی تاوانێکی جیهانیە تاوانێکی نێودەوڵەتیە تاوانێکە کە لەگەر مرۆڤاتی هەیە و هەر ئەمینێتنیش بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە چۆن وا بکەین کە خۆمان بپارێزین لەو تاوانە
پێشەوەی کە دەست بکەین بە چارەسەری و ڕێکار وەرگرتن دژی ئەو تاوانبانە چۆن وا بکەین کە ئەم خەڵکە ئەم کەسانە تووشی ئەم تاوانە نەبن ئەوەش پێویستی بە هۆشیاریەکی هێنانی کرێکار حل نابێ مەسەلە یعنی ناکرێت بە یەکجاری بەس ئەکرێت سنووردار بکرێتن ئەکرێت بۆ حالەتی زۆر پێویست بیتن بە ڕێکاری زۆر تۆکمە بیتن بۆ شێوازێک کە پاشان چۆن چاودێری دەکرێتن چۆن سەرپەرشی دەکرێتن ئەمانە هەمووی تۆکمە بکرێتن چونکە حتا ئەو تەقریرەی کە بازەکات باسی کەم و کورتەکان لە کوردستان کە بازەکات دەڵێت شێوازی دوایی ئەوەی کە چاوپۆشیکردن لە هەندێک شتە کە وەک بڵێن شوێنی مانەوەیانە یانیش بۆ نمونە چۆن ئەوە بگەڕێنرێتەوە یعنی هێشتان ئێمە نەگەیشتە ئاستێکی گرنگ کە بگەین ئەو ئاستی کە وەکو لە تەقریرەکە هاتووە کە ئاستێکە جێ دەستخۆشی بیتن و ئەو شخصانە زەحیەکان قورتار بکەین لەو تاوانانە دەستەکانتان خۆش منیش هیوادارم سنووردار بکرێتن زۆر سپاس بۆ میوانان سپاس بۆ ستافی تاوان و سزا شەو